تەنیا بزوتنەوەیەکی بەهێزی دژە شەڕ دەتوانێت ئاگربەستێکی بەردەوام لە غەزە بسەپێنێت. ئاژانسەکانی هەواڵ ڕۆژی چوارشەممە 15 ژانوێی 2025 بەرامبەر بە 26 بەفرامباری 1403 ڕایانگەیاند کە نێونەرانی ئیسرائیل و حەماس بە بەشداری نێونەرانی ئەمریکا، میسر و قەتەر لەسەر ئاگربەستێکی 6 هەفتەیی لە غەزە ڕێککەوتون کە ئومێد بە درێژکردنەوەی هەیە. بڕیار وایە ڕێککەوتنەکە ڕۆژی هەینی 17 ژانویە بە فەرمی واژۆ بکرێ و ڕۆژی یەکشەممە 19 ژانویە ڕۆژێک بەر لە دەست بەکاربوونی ترامپ بچێتە بواری جێبەجێکردنەوە. فلەستینەکان و جەماوەری خەڵکی ناڕازی لە شەڕی غەزە لە ئیسرائیل بە بیستنی ئەو هەواڵە خۆشحاڵی خۆیان دەربڕی، جگە لەو دەوڵەتانەی کە بەشداری بەرەو پێشبردنی پرۆسەکە بوون. سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان بەڕێوەبەری جێبەجێکاری ڕێکخراوی بەرنامەی جیهانی خۆراک و بەڕێوەبەری گشتی کومیتەی خاچی سووری نێودەوڵەتیش بە پارێزەوە بەڵام بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێکرد. ئەوان داوایان کرد کە ڕێگاکان بکرێنەوە بۆ ئەوەی هەموو جۆرە هاوکاریەک بە خێرایی بگاتە دەستی ئەو 2 ملیۆن کەسەی کە ئەرتەش و دەسەڵاتدارانی ئیسرائیل دانەویست بە سەپاندنی بێئاوی، بێخۆراکی و بێدەوا و دەرمانی لە ناویان بن. خامنەئی و فەرماندەی سوپای پاسداران کە هێزە بە وەکالەتەکانیان لە ماوەی 15 مانگی ڕابردوودا لەگەڵ شکستێکی گەورە بەرەوڕوو بوونەوە بە چاواشەکاریەکی ئاشکرا ڕێککەوتنی نێوان حەماس و ئیسرائیلیان بە سەرکەوتن بۆ حەماس ناوبرد و جارێکی دیکە خۆیان کردەوە بە گاڵتەجاری ڕایگشتی. بە گوێرەی ئەو ڕێککەوتنە نوێیە بڕیار وایە لە ماوەی 6 هەفتەی یەکەمی ئاگربەستی نێوان هەردوولادا ژمارەیەک زیندانی کە لەلایەن حەماسەوە دەست بەسەرن ئاڵوگۆڕ بکرێن. لە بەرامبەر هەر زیندانیەکی ئیسرائیلیدا 30 زیندانی فلستینی ئازاد دەکرێن. حەماس لە ماوەی 42 ڕۆژدا 33 زیندانی ئازاد کردووە و لە بەرامبەر هەر سەربازێکی ژنی ئیسرائیلیشدا 50 زیندانی فلستینی ئازاد دەکرێن. حەماس سەرەتا ژنان و گەنجانی خواردتەمەنی 19 ساڵ ئازاد دەکات. لە بەرامبەردا 1650 فلستینیش لەلایەن ئیسرائیلەوە ئازاد دەکرێن. بڕیار وایە ڕۆژانە 600 بار هەڵگری هاوکاری مرۆی بگاتە ناوکەرتی غەزە. بە گوێرەی ئەو ڕێکەوتنە لە ڕۆژی یەکشەممەوە ئەرتەشی ئیسرائیل وردەوردا لە مەحوەرەکانی نەتساریم و فیلادلفیلا دەکشێتەوە. هەروەها پرۆسەی گەڕانەوەی دانیشتوانی باکووری غەزەش بۆ ناوچەکانیان لە 22 ژانویەی 2025ەوە دەست پێ دەکات. بەم ڕێکەوتنە شەڕی 15 مانگەی ئێستا و جێنۆسایدی دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی فلەستین کە بە هێرشی حەماس دەستی پێکرد و تێیدا نزیکەی 1200 کەسی بێدیفاع لە دانیشتوانی شارۆچکە سنووریەکانی ئیسرائیل و هێزەکانی ئیسرائیل کوژراون و 230 سەرباز و کەسی مەدەنیش بەدیلگیران دەوەستێت. هێشتا ڕاستیەکانی پشت ئەم ڕووداوە ئاشکرا نەکراون، بەڵام بەڵگەی زۆر هەیە کە نیشان دەدات نەتانیاهۆ بە ئەنقەس ڕێگەی بۆ هێرشێکی لەو شێوەیە کراوە هێشتبەوە بۆ ئەوەی بەو بیانوەوە سیاسەتی دەستڕێژی کارانەی خۆی لە دژی خەڵکی فلەستین بەرەو پێش بات. ئاکامە کرداریەکانی هێرشی حەماس و سیاسەتی تۆڵەسەندنەوەی ئیسرائیل لە هەردوو لاوە بۆ خەڵکی فلەستین لە غەزە و تەنانەت لە کەرتی ڕۆژاواش کارە ساتبار و ماڵوێرانکەر بوو. بە پێی ئاماری وەزارەتی تەندروستی غەزە لە ماوەی 15 مانگی ڕابردووەوە تا ڕێکەوتی 9 ژانویە زیاتر لە 46,000 کەس و بە پێی بەراوردی گۆڤاری بەناوبانگی تەندروستی لانسێت نزیکەی 64,000 فلستینی یان بە دەستڕێژی گولەی سەربازان و بردومان و تۆپبارانی ئەرتەشی دژە مرۆیی ڕژیمی ڕەگەزپەرستی ئیسرائیل کوژراون یان بەهۆی نەخۆشی چارە هەڵنەگر و قات و قڕی سەپێنرا و بێبەشبوون لە دەوا و دەرمان و چاودێری پزیشکیەوە گیانیان لەدەستاوە کە 2 لە سەر 3 قوربانیەکان ژن و منداڵ بوون. کوژراوەکان بە پێی پلانێکی ڕەگەزپەرستانە لەلایەن قەناس بەدەستەکان یان بە هێرشی تانکەکانی ئیسرائیل و بردومانی بانقەستی شوێنی نیشتەجێبوونی خەڵکی بێدیفاع لە ماڵ و قوتابخانە و لە ناو کەمپەکانی پەنابەراندا گیانیان لەدەستاوە. هەرێستا زیاتر لە 10,000 تەرم لە ژێر دار و پردوودا ماون کە هێزە چەکدارەکان ڕێگەیان نەداوە
هێزەکانی فریاگوزاری لە وێرانەکان نزیک ببنەوە. نزیکەی 150 پەیامنێر و ڕۆژنامەنووس و چالاکوانی ڕاگەیاندنیش بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە کوژراون. جگە لەوەش نزیک بە تەواوی کەرتی غەزە و سەرجەم شارەکانی وێران بوون. ئەرتەشی ئیسرائیل تەنانەت دوای ڕاگەیاندنی ڕێکەوتنەکەش زۆر بەچڕی لەسەر کوشتاری پاشماوەکانی دانیشتوانی غەزە بەردەوامە. گۆمان لەوەدا نییە کە ئەو ئاگر بەستە کاتیەی ئێستا جێگای دڵخۆشیە، بەڵام واقعیەتەوەیە کە حەماس لە ڕووی ناچاریەوە و دەوڵەتی ئیسرائیلیش لە ژێر گوشارە نێودەوڵەتیەکاندا ئەم ئاگر بەستەیان قبول کردووە. نە فلستینیەکان و نە هێزە دژە جێنۆسایدەکانی ئیسرائیل لە غەزە نێونەری ڕاستەقینەیان لە دانوستانەکاندا نەبووە. بۆ نمونە ئەوەی کە هەر لە سەرەتاوە هەوڵیدا شانازی ئاگر بەستەکە بە ناوی خۆیەوە بکات، جۆ بایدێن بوو. سەرجەم جێنۆساید و کاولکاریەکانی غەزە بە هاوکاری ڕاستەوخۆی دەسەڵاتدارانی ئەمریکا و ئەندامانی کابینە و خودی بایدێن بەڕێوەچوو. ئەرتەش و کابینەی ئیسرائیل بە تەمان تا ڕۆژی یەکشەممە لە غەزە درێژە بە جێنۆساید بدەن. ئەوان هەر لە ئێستاوە زەمینەیەکی زۆریان بۆ بیانووی کوشتاری زیاتر لە داهاتوودا خۆش کردووە. وەزیری ئەمنیەتی ئیسرائیل کە سەر بە ڕاستترین باڵی ناو دەسەڵاتە دەژایەتی خۆی لەگەڵ ئەو ڕێکەوتنە دەربڕیوە و هەڕەشەی دەست لە کارکێشانەوەی کردووە. باس دەوەش دەکرێت کە ئەگەر دەست لە کار بکێشێتەوە کابینەکە هەڵدەوەشێتەوە. ناسەقامگیری ئاگربەستەکە و دەستپێکردنەوەی سەر لە نوێی هێرشەکانی ئیسرائیل ئەگەرێکی دوور لە چاوەڕوانی نییە، بەڵام دەبێت هەوڵ بدرێت بۆ ئەوەی کە هیچ کام لەلایەنەکان ئیتر نەتوانن شەڕ دەست پێ بکەنەوە. ئەوەش تەنیا بە بەهێزکردنی ئەو بزوتنەوە دژە شەڕەی ئێستا ممکن دەبێت.